لەسەر بابەتی جوتیارانی کورد لە شەناغە و پرسی کورد لە کەرکووک بە تایبەتی قسە دەکەم لەگەڵ میوانەکەم بەڕێز ئازاد جندیانی سیاسەتمەدار کە لێرە لەگەڵما. کاک ئازاد زۆر بەخێر بێی. لە چەند ڕۆژی ڕابردوو کۆمەڵێک ئاڵۆزیمان بینی لەو ناوچانە ئازاردانی جوتیارانی کورد کە سەرۆک بارزانی وتی ئەنفال وە کیمیابارانی بیرهێنامەوە. چیت خوێندەوە لەو دۆخێکە لەوێ هەیە؟ لە ڕاستیدا من پێشەوەی دەست بە وەڵامیان وەڵامی پرسیارەکەی تۆ بدەمەوە، منیش هەواڵێکی تازەم پێەیە. قوبادی دەریزادە بۆ ئەو ڕووداوە شعرێکی نووسیوە، من هەر مەقتەعێکی لێ ئەخوێنمەوە، بڕگەیەکی لێ ئەخوێنمەوە. ئەڵێ لە سواری ئەسپەکەمدا نابەزم، نەک تەنیا گوندەکەم بەڵکو ناهێڵم تەنانەت مەتارەکەم، کیسە تووتنەکەم، خەنجەرەکەم، مانگاکەم، مەشکە و کوندەکەشم بدزن. میلپێچەکەم تونکەن لە گردنم، من لە سواری ئەسپەکەمدا نابەزم، دەستم لە جڵەوی پیرۆزی بەرنادەم، یاڵی پڕ و خاوی ماچەکەم، سیەکانم پڕەکەم لە بۆنی خاک و چاوەکانم تژی لە ڕەنجی شینایی، گوێم سیخناخ لە باعبائی مەڕ و لە قوقەی کەڕەشێر، ملپێچەکەم تونکەن لە گردنم. لە ڕاستیدا سەبارەت بەو مەسەلەیە هەندێک جاران ئەبێ هەندێک بابەت هەیە شێوەی باسکردنی یان نیشاندانی لە میدیاکاندا بۆ کەسێکە من ئەزمونێکم لە میدیاژدا هەیە و ئەزمونێکم لە سیاسەتیشدا هەیە بە شێوەیەکی خاکەڕایانە ئەو بابەتە ئەڵێم. لە ڕاستیدا ئەمە ڕووداوی تازە نییە، ئەمە درێژکراوەی ئەو ڕووداوەیە کە زووتر لە کەرکووک و لە حەوێجە و یعنی لەو بە عەرەبکردنەی کە هەبووە دەستی پێکردووە. ئەمە هەموو ڕۆژێک لە شوێنێک بە گەورەی یان بە بچووکی بە شێوازی داگیرکردنی خاک یان داگیرکردنی عەقڵ یان داگیرکردنی خەیاڵی کوردەکان کوردستان داگیرەکرێ. من پێوانی ئەمە کێشەیەک بێ پەیوەندی بەوە هەبێکە ئەم خاکە لە پەرلەمانی عێراق بڕیارێکی بە مساومە بە سازش کە ئێمە لەسەر دوو بڕیاری تر سازشمان کردووە هەتا ئەومان دەستکەوتووە لە کاتێکدا ئەمە بەشێک لە مادەی ١40 هیچ حەق نەبوو کە ئەمە سازشی لەسەر بکەین، بەڵام لەبەرەوەی بەغدا مل نادا وردە وردە خوردی یەکەینەوە. یەکێک لەوان ئەمە خوردنەوەیەکی مادەی ١40 ئەم ڕووداوە ئەو برادەرە باسی کرد پامێرەکەتان کە هەفتەیەک مۆڵەتیان داوا کردووە، ئەو هەفتەیەش بۆ ئەوان بێ، بەڵام ئێمە ئەوە لە 2005ەوە کە دەستور دەرچووە ئەمە مادەی ١40 هەیە تا ئێستا هەر مۆڵەتمان داوە، پێمان نەکراوە، ڕاستەکەی بڵێ پێمان نەکراوە، چونکە ئەوانەی پشتیوانی بەغدایانە کرد هەتا بەزر هێزەکانیش ببوورە نایان هێشە مادەی ١40 جێبەجێ بکرێ. مادەی ١40 مادەیەکی زۆر گرنگ بوو، ئێستا هەندێکیان لا بەلاڵێن کە ئەو مادەی ١40 لەبەرەوەی پەیوەست بە زەمانێک بە کاتێک تێپەڕیوە، لە کاتێکدا ئێمە دەستبەرداری نەبووین. بۆیە من زۆر با بڵێن خۆشببین نیم، گەشتبین نیم لەوەی کە هەفتەی داهاتوو ئەو کێشەیە هەڵ بێ. ئەمە کێشەیەکی بچووکە لە کێشەیەکی زۆر زۆر گەورە. ئەمە مافێکی بچووکی ١٠٠ جوتیارێکە لە چاو مافەکانی پێ 6 ملیۆن کەس. باشە، کەواتە دەستور هەیە بە پێی یاساش ئەبێت ئەم سوپات دەستێوەردان نەکات لە ئەم بابەتە وە کێشەی جوتیارانیش دەبێت چارەسەر بکرێت. بۆچی نە پابەندی بە دەستور نە بە یاسا هەیە؟ ئەزانیی خۆی بەشێکی خەتای خۆمانە. ماوەیەکی ئێزگا زۆرە لە ئۆکتۆبەرەوە، لە ئۆکتۆبەری 2017ەوە تا ئێستا هەموو شتێک لە سەرەتا لە بندستی حەرجی شعبیدا بوو، نەمانتوانی بیگۆڕین. زۆر مەلەفی تریان بۆ ئێمە هێنایە پێشەوە دۆسی تر کە ئێمە ئەو مەلەفانە ببنە پلە 2 پلە 3 ینی وەکو مەسەلەیەک. بۆیە دواتر سوپا هاتووە مەسئولیەتی ئەمنی وەرگرتووە. جگەلەوە ئەمە کام شتی ئەمنی تێدا هەیە تا ئەگەر سوپاش مەسئولی ئەمنی بێ دۆسی ئەمنی لاوێ کام مەسەلی ئەمنی تێدایە، چ تیرۆریستێک لەوەیە، چ ئاژاوە جێڕیەک لەوێ هەیە، چ تفەنگ بەدەستێک لەوێ هەیە، چ بۆمب چێنەرێک لەوێ هەیە، هەتا سوپا بەو هەموو حەشر و حشوری خۆی بۆ هەموو چەک و جبەخانەی خۆی بچێتە سەر ئەو ژمارەیە لە جوتیاران تەنیا لەبەرەوەی نێڵێ بیچێڵێ نێڵێ بیچێڵێ لە کاتێکدا یعنی خۆمە ئەمە لە ڕێکە و قاسەنج لەوە ئەەکەین بەداخەوە ئەو جوتیارانەمان زەرمەندە بن ئەگەر
2000 نیان چێڵا هەندێک زرەریان پێەکەوێ بەڵام ئێمە قازانج لەوە ئەکەین بۆچی لەوە تێ ئەگەین کە عقلیەتی داگیر ناڵێم نارم شوێنیانە ئەڵێم عقلیەتی داگیرکەرانەی بەغدا وەکو سەردەمی سەدام حوسێن و پێش سەدام حوسێنیشە کەواتە ڕفتاری باس و عقلیەتی باسیزم هەر بەردەوام ئێستا من ناڵێم باسیزم داگیرکەر بەزانین چێ لە 21ەوە دەوڵەتی عێراقدا مەزراوە داگیرکەرە بۆ ئێمە بۆ تا ئەو ساتەی من و تۆ بەیەکەوە زۆر باشە بەڵام لە 2023 و لە دوای 2023 لە بنیادنانەوەی عراقی نوێ کورد ئومێدێکی زۆری هەبوو ئەو دەستی هەبوو لە بنیادنانەوەی عراقدا ئایا هاوبەشەکانی دوێنێمان لێمان پاشگەز بوونەتەوە بۆ شێوازە مامەڵە لەگەڵ کوردەکەن قوربان زۆر لە مێژە لەو سەردەمەی کە کاتی خۆی ماگۆرگ تێزێکی تەڕحکرد لە دوای ئۆکتۆبەری 2017 کەوتی بەغدایەکی یەکگرتو هەرێمێکی بەهێز من گاڵتەم بەو قسەیەدی ئێساش گاڵتەم بەو قسەیەدی هەر وەختێک بەغدا ئەمە هاوکێشەیەکی دژە ناکۆکە هەر وەختی بەغدا بەهێز بووێ لە مێژووی دیاریکراوی 300 ساڵی ڕابردوومان ئێمە بەهێز بووینە ئێمە ئێستا بەغدا بەهێزە بەڵێ بەهێزە ئەزانین بۆ بەهێزە دەسەڵاتی دەوڵەتی نەتەوەی شیع مەذهبە عەرەبی دەوڵەت نەتەوەی عەرەبی شیع مەذهبە ئێمە بەناچاری وتومانە ئێمە لەگەڵ تۆین ئێمە لە ڕفراندۆم وتمان لەگەڵ تۆ نین نامانەوێت لەگەڵ تۆ بین نامانەوێت لەگەڵ تۆ بین ینی خۆ ڕێیەکان وازەفن خەڵکی کوردستان چی وتووە بەڵام گەلە کۆمەکیەیەکی ئەتوان بڵێم نێودەوڵەتیمان لێکرا با هەر نەڵێین چوار دەوڵەتە داگیرکەرەکە ئێستا کورد بەرامبەر باڕاق لە پێگەیەکی لاوازدایە ئەخ بزانە دوو حاڵەتە ئێستا لاوە بەغدا خۆی لە ڕوبەڕووی زۆر کێشە بۆتەوە ئێمە چاوەڕێکی و کێشانە بزانین بەرەو کوێ ئەڕۆن خۆیان لەوە ئەترسن بەڵام لەبەرەوەی ئێمە دەستکراوەنین چی بمانەوێ بیکەین لەو ڕۆوە بڵێ بەغدا لە ئێمە بەهێزرە بەغدا دەوڵەتە بە ئارەزوی خۆی ئیشەکە کۆمەڵێک یاسای نێودەوڵەتی پشتیوانی لێکا بەتابەتی لەوەی پێڵێن سەروەری عێراق لە بەندەستی ئەواندا لە بەندەستی ئێمەنیە باشە کەواتە لە وڵاتێک کە دەڵێی دەوڵەتەوە دەستور هەیە بۆ ئەبێ عقڵێتی داگیرکەری حکم بکات و هەبێ ئەخ داگیرکەر نەتەوەیەکی داگیرکەرە عەرەب نەتەوەیەکی داگیرکەر لە ئەسڵەوە لە جەزیرەوە هاتووە داگیرکەرە تا ئەمڕۆ هەلای ئێمەنا لە هەموو دنیا ڕوابەتەوە هەر داگیرکەرە بە ناوی ئیسلام و ڕۆیشتووە و ڕاستە بەڵام ئێستا ئاینێکی جوانی بۆ ئێمە هێنا بەڵام ئەساس هێنانی ئەو ئاینە ێ بەشی داگیر کردووە باش ئێمە هاوبەش نین لەگەڵیان لە بەغدا ئێستا وەکو حکوومەت بەپێی دەستور وەکو حکوومەت بەپێی دەستور بڵێ بڵێ بام سوالێکم هاوبەش ئەوەیە کە لێ بگەڕێن لە دەورەیەکیدا ئەمە ڕئیسی حکوومەتی بۆ نایڵێ ئەگەر هاوبەشی باشە بۆچی وایە ینی تۆ بڵێ کاکە تۆ لەم مەنزەرە دۆڵمێ لەگەڵ من هاوبەشی بەڵام بۆ هەموو گۆشتە زۆرە لەوێ دانراوە هاوبەشنی هەروەها ینی بەو شێوەیە تەفسیری بکەین بۆی خەڵکی سادەی کوردستانیش تێبگە باشە پارێزگاری کەرکووک ئێستا کووردە بەڵام دوێنێ عەرەب بوو ئەمڕۆ کووردە ئێستا و کێشانەی کە لە کەرکووک هەیە بۆچی بەم شێوازە بەم ئاراستەیەدا دەڕۆن کێ لە پشتم ئاڵۆزیانەدایەوە ئامانج لێی چییە یان بابەتەکە لە پرسی پارێزگار گەورەترە ینی بە شتێک بڵێم ئەنی ڕەگە لە پرسی پارێزگار گەورەتر بێ چونکە پارێزگاری بنەتیجە عەبدی مەئموری حزبێکە ئەبێ حزبەکە بڵێ ئەمە مەکە ئەمە بکە من میدیای حزبەکەی پارێزگارم دیکە ئەوش حرەکەیە کردو لەوێ بوو بەرنامەی هەبوو شتی کردو چ پێ دەڵێن بە دوواداچوونی بۆ مەسەلەکانە کرد بەڵام لە ڕاستیدا هەندێک قسەکانی پارێزگارم گوێ بوو کە نازانم قەتەعکراوە چونکە ئێستا دنیا وای لێ هاتووە بەڕاستی پیاوە بێ حەزەر بکاگەر بە خۆت گوێت لێنەبێ بە خۆت لەوێ نەبی زۆر بڕوانەکەی دائیمەن بە دوایی نابگەڕێ کە ڕەنگە فێک بێ ئەمە بەڵام هەندێک قسەی کردن کە خۆی قسەیە کرد ئەم قسانم بەدڵ نەبوو ئەڵێ کێشەم بۆ دروستەکەن کێشت بۆ دروستەکە تەحدیدی کە ئەوە بەغدایە کێشت بۆ دروستەکە ئەوە بەغدایە ئەوە سوپای بەغدایە کێشت بۆ دروستەکە ئەوە حزبە سیاسیە فەرمانڕەواکانی عەرەبی شیعەیە کێشت دروستەکە ئەمە جوتیارەکانی پەلکانە و شوێنانین کێشت بۆ دروستەکەن ئەمانە بە پێی مادەی 140 مافی خۆیانە بە پێی ئەوڕۆ بەرنمەیەکتان هەبوو لەگەڵ کاک دژوار بەرنمەیەکی زۆر نایاب بوو من دوای پێشی بەرنمەکە بە تۆشم وتم بەرنمەکە ئەوەندە باش بوو ئەوەندە ڕووکردنەوەی جوانیدا ئەسم پێویست بۆ نەبوو من بێم جارێک کە قسە لەسەر ئەو مەسەلەیە قسەکانی جەنابیشت کاریگەری خۆی هەیە بێگومان بەڵام باسی جوتیارانی کوردیش بکەین ئەوان دەدوایە و کێشانەی کە ئێستا بە بەردەوامی ڕۆبڕۆیان دەبێتەوە دەڵێن ئەو کاتێک کە پارێزگار عەرەب بوو بەشێکی زەویەکانمان دەکێڵا بەڵام ئێستا ناتوانین بچینە سەر زەویزاری خۆشمان و لێمان دەدەن و ئازاریشمان دەدەن ئەمانە بێ چی بکەن
دەسەڵاتەکە لە کەرکووک سەربازیە پرسەکە ئەمنیە سەربازیە بەڵێ سەربازیە ینی بەڵام بە پێی بە شکلیات بە ڕووکەش پێم وابێ پارێزگار بەرپرسی لیژنەی ئاساییشە لە هەر پارێزگایەکدا دەبا دوێنێ ینی دەبا دوێنێ پارێزگار لە ئۆفیسی خۆی بێتە دەرەوە بێتە ئەوێ بێتەوێ لە نزیکەوە بێچکە لانی کەم بۆی دوتیارەکان هەستیان بۆەوە کردوایەکە لە ناو کەرکووکیدا کەسێک هەیە بەرگریان لێ بکە هەرتەنیا میدیاکان نین تاوان دەست بەجێ دوای ئەو ڕووداوە هەم جەناوی سەرۆک بارزانی هەم کاک مەسرور هەم کاک پێما بە کاک نێچیروان هەمویان بەیان نامەیان دەرکرد وەزەم کتلەی پەرلەمانی و یان نوێنەرانی کورد لە بەغداش لەسەر ئەوە ئیمزایان کۆ کردوێتەوە و شتیان کردووە مانە هەموو کاری باش بوون ئەو پارێزگار بۆ خۆی قازانج بوو بۆ خۆی قازانج بوو کە هەمویان بە نوێنەری خۆی بزانن هەموو ئەوانەی کە خەڵکی کرد باشە کاک ئازاد کەواتە لەم قۆناغەدا بۆ کورد لە کەرکووک لایەنەکان دەبێت چی بکەن لایەنە کوردستانیەکان بە گشتی مەبەستمە ئەتوانن بە کۆدەنگیەک ئەم کێشانە چارەسەر بکەن یانە هەر لە دوورەوە بەدەماشا بکەین ئەزانیی خۆی بە هیچ کۆدەنگیەکی چارەسەر ناکرێت بەڵام ئەگە کۆدەنگ بن باشترە دەنا ئەمە پەیوەندی بەوە هەیە تۆ باسیەوە کرد عقلیەت تەبەن جۆم لە برادرانی تریش بوو لە ئەوەن لە لوێنەوە قسەکەن باسی عقلیەتی شۆڤێنیەکەن کاکەوە عقڵەتی داگیرکەرە عقلیەتی شۆڤێنی دەرهاوێشتە و لێکەوتەی داگیرکردنەکەیە کەواتە زمانی گفتوگۆ بۆم کێشەیە هیچ کەڵکی نەماوە ئەگەری پێکدادان هەیە دەبێت چارەسەرێکی دیکە بدۆزرێتەوە وەڵڵاهی پێکدادان چییە ینی خۆ من پێمانیە لەسەرەوە شەڕ دروست بێتەوە جارێککە لە مابینی ئێمە و بەغدا بەڵام لە ڕاستیدا ئەبێ دەستبەردار نەبین ئەبێ دەستبەردار نەبین ئەبێ وەکو وشەیەکی قسێکی دیبلۆماسیش ئەگەر قیاداتی سیاسیشمان نەیڵێن خەڵک بیڵێ هەموو ئەگەرەکان لەسەر مێزی کوردە من ناڵێم مەسا حزبە سیاسیەکان و ڕێبەرە سیاسیەکان ئەڵێم لەسەر مێزی کوردە هەموو ئەگەرەکان چین بەهێزترین ئەگەر کە بتوانێت کاری پێ بکرێت وەڵا بەهێزترین ئەگەر لە دنیادا بریتە ئەمەمان پێ ناکرێت کە سزای ئابووری بخێنە سەر بەغدا ئەمەمان پێ ناکرێت کە لە ڕووی دیبلۆماسیەوە بەغدا هیم بکەین لە پێمان ناکرێت UN بێنە سەرخەت لە دژی بەغدا بینیمان نە لەسەر موچە نە لەسەر هیچ شتێک نە UN و نە خەڵکانی تریش نهاتنە سەرخەت بەڵام ئێمە گرنگە بە خەڵکی خۆمان بڵین کۆڵ نەدەین ئێستا ئەو هاندان و پشتیوانیکردە کە لە ئەو جوتیارانەکرا کارێکی زۆر گرنگە کە هیوادارم ینی بەدواداچوون و کاری تری بەدواوە بێ لەلایەن سەرکردایەتی سیاسیەوە بۆی جوتیارەکان و خەڵکی دیکەش ینی ئامادە بن بۆ هەر جۆرە باشەوەتت ئەگەرەکان لە سەرمێزێکە بۆ کورد ئەتوانێت کەڵکی لێ وەربگرێت ئەو مێزە نابێ مێزێکی یەکگرتو بێ مادام کە پاڵ پشتیت پێبووتی یەکگرتووی پێویستە بەڵام بۆ مانایانی هەر یەکمان گرتو و شەکانمان ڕاهی ئەبێ نا ئەنی بە ڕاستیدا ئەمە ئەو کاتێک کە مادەی 140 لە بەغداوە ڕەفز کرایەوە ئەو مالیکی ڕەفزی کردەوە ئەوانەی ئێستا حاکمی مطلقی پشتی پەردە و پێش پەردەشن خۆ کاتێ یەکگرتوو بووین لە بەغدا تا لە پەرلەماندا کتلەی کوردستانیمان هەبوو تێگەی نەشمان توانی ئەوە جێبەجێ بکەین ئەمە هەندێک ئاڵۆسترە من نامەوێ هەموو قسەکان ئێستادا بکەم چونکە لە ڕاستیدا من بۆ خۆم گەشتبینم بەرامبەر ئەو دۆخەی لەو ناوچەیەدا سەری هەڵداوە کورد جاران بە تاقیتێنە لە شوێنێک بزاوتێکی ئەبوو لە یەکێک لە پارچەکانی ئێستا لە هەموو پارچەکانی کورد هەیە ئێستا وڵاتەکان ناچار بوونە بۆ مەسەلەی بۆ نمونە بۆ مەسەلەی چارەسەرکردنی کێشەی یان با بڵێن مەسەلەی کورد لە تورکیا دێن لەگەڵ سەرۆک بارزانی کۆبنەوە سن لەگەڵ نازام چێتر کۆبنەوە و لە هەمان کاتیشدا جاران ئەمە دەبا خۆمان بێبەری کردبانە ئەمە هیچ پەیوەندێکمان بە باکووری کوردستان و ڕۆژاوای کوردستان و ڕۆژهەڵاتی کوردستانەوە نییە نا ئێستا ئەوە ئەوانن ئێمە ئەڵێن کاکە ئێمە دوورە پەرێزین دەی بگورە خۆتان چارەسەرانە لە نات تۆ دەبی هاوکارم بی بە کاک مەسعود دەڵێن وەرە هاوکارمان بە پشتیوانمان بە بەپێ ئەوەی من بیستومە من زۆر دڵنیانیم چۆنە کە هەتا بەڕێز عەبدوڵڵا ئۆجلانی هەر پەیامێکی لەو زۆرەی بەڕێگەی وەفدەکەوە ناردووە کە پشتیوان بین و کاک مەسعود پشتیوان بێت و باشووری کوردستان پشتیوان بێت بۆ چارەسەرکردنی ئەو کێشانە زانە ئەمە پەرەسەندنێکی ئێزگار گەورەیە پەرەسەندنێکی ئێزگار گەورەیە و ئەمن بالمناسبە شتێک لەم قۆناغەدا پێویستە کە
ڕەنگە مناقەشەی زۆر هەڵبگرێ گفتوگوی زۆر هەڵبگرێ ئێمە بێ نەترسی مەترسی هەن بەڵێ هەن بەڵامە بێ ئێمە ئیتر کۆتایی بە ترسان بێنین زۆر باشە ئێمە نەترسی مەترسی هەیە مەترسیەکانە بێ کار بکەین بۆی بیان گۆڕین بە دەرفەت بەڵام ئێمە هەمڕێن مەترسن وا مەڵێن وا مەکەن وا مەڕۆن ئەوە ترسە پیاوی ترسنەوەک 2000 ئەکەوێ لە شوێن بەڵێ باسی گەشتبینیت کرد بە ئەم ڕووداوانە بەڵام کورد ئەبێ گەشتبین بێ یا واقعبین بێ ئەزانی چی بن واقعبن تۆزێک جۆرێکە واقع چیە ساتوانین بۆ ملک دیتەوە ئێستا واقعەکە ئەوەیە کورد ئەبێ لە کوردستانی باشووردا هیچ پەیوەندی بە هیچ شتێکی تری کوردەوە نەبێ لە هیچ شوێنێکی دنیا هەتا لە دیاسپۆراش بەس خەریکی خۆی بێ ئەمە واقعەکەیە بۆ چونکە تۆ بە سراوەی بە پێی دەستورێک بە بەغداوە ئەدی باش ئێمە بۆ پرسوڕا ئەەکەین و بیرڕا گۆڕینەوە لەگەڵ کوردی باکوور کوردی ڕۆژهەڵات کوردی ڕۆژئاوا بۆ ئەمە واقعیەتە نا ئەمە واقعیت نییە ئەمە دیدە دیت ئێمە دیدێکی کوردانەمان هەیە ئەبێ هەبێ ئەو دیدە کوردانە نابێ واز لێ بینین یعنی من نازانم زۆر جاران ئێمە جیرۆدەمانەکەن بە ئەمە منطقی نییە نا ئەمە ناواقعیە ناواقعی چیە واقع چیە واقعێک هەیە باشتە بە هاوارکەین هەمومان کە ئێمە کوردستانێکی داگیرکرا و نەتەوەیەکی داگیرکرا و پارچەکراوین دەی بە هەموو ڕۆژێ ئەوە واقع ئامادام گوتنی واقع و مامەڵەکردن لەگەڵ واقع ڕێگە پێدراوە بە هاوارکەین هەموو ڕۆژێ تۆ بەیانیان یان لە بیدایەتی ئەخبارت بڵێ بژی کوردستانی سەربەخۆ تێنەگەی بژی یان بڕوخێ داگیرکەر لە ناو چێ داگیرکەر ئەی بۆ واناکەی خۆمە واقعەکەی مە داگیرکراو نین ئەی بۆ واناڕێ لەبەرەوە واقع نییە ئەمە ئەوەی کە ئەمە زۆر جاران ئەمە ترس دروستەکە وەڵا ئەمە واقعی نییە ترس دروستەکە من بۆ بترسم ناترسم ئێستا وای هاتووی لێرە لە کوردستان ئەوانەی وەکوو من ئاڵایە کەڵەکەین زۆر کە من بۆ هەموو پێیان وتراوە ئەمە واقعی نییە ئەمە منطقی نییە ئەمە بەغدا پێی خۆش نییە ئەمە تورکیا پێی خۆش نییە ئەمە نازانم کوێ پێی خۆش ئێزە با پێی خۆش نەبێت باشە بۆ هەڵی ناگرنەوە بەشەکەمەی کاڵی چایبێکی تێدایە کاڵی کوردستانیان ناو بەشەکەمە نێستا بەشە زۆرەکە هەڵی ناگرێت آخر بەشە زۆرەکە بۆ هەڵی ناگرن جار خۆیان پرسە چایبێکی تێدایە گەر هەڵی بگرن ئەی بیتێدا نییە ترسێنراون پێیان وتون بزانە ئێمە لە کەرکووک وەختی هاتنەوەی حەشدی شعبی بۆ ئەوێ بیرتانەکە خەڵک شەهید بوو لەسەر دەبابە و لەسەر عەلەمی کوردستان لە خانەقین کوڕێکی گەنجمان شەهید بوو لەسەر عەلەمی کوردستان ئەمە بۆ معنایە وەکو بڵێ دیفاعکردن بەرگریکردن لە عەلەم و هەڵگرتنی ئاڵای کوردستان نەتیجەکەی شەهید بوون نەتیجەکەی بەو شێوەیە لەبەرەوە بێ من جوملەی ئەخیرم ئەگەر قەرار جوملەی ئەخیرم ئەوەیە ئێمە نابێ بترسین مەترسی هەیە بەڵێ هەیە بەڵام ئەگەر بترسین مەترسی لەسەرمان 100 قاتە بێ ناشتوانین بیگۆڕین بە دەرفەت ئەبێ نەترسی زۆر سپاس دەکەم بەڕێز ئازاد جندیانی سیاسەتمەدار زۆر سپاس کە لە ژووری هەواڵەوە لەگەڵ زۆر سپاس بۆ